جارێکی تر لە شەقامی هەڵەبجەدا دەنگی زوڵاڵی ئیدانەکردنی هێرش بۆ سەر کوردانی ڕۆژاوا بەرز کرایەوە. ناڕزایەتەکان بۆ ئاوسۆزی لەگەڵ ڕۆژاوای کوردستان بەردەوامە و بەشداربووانی خۆپیشاندانەکانی هەڵەبجەش دەڵێن بەداخەوە لە ڕابردوودا حیزبەکانی دەسەڵات دەستی نەتەوایەتیان لاواز کردووە. بۆیە ئێستا زیاتر پێویستمان بە یەکبوون و یەکدەنگیە. هەردەم ئامادەین ڕوبەڕووی هەموو ئەو تند و تیژیانە ببینەوە کە ڕوبەڕووی نیشتیمانەکەمان و نەتەوەکەمانە بێتەوە. بەڵام ئەوەی جێگەی داخە ئێستا ئەم هەستە نەتەوەیەی کە ئێستا گەشت بۆتەوە زیندوو بۆتەوە جێگەی داخە هەندێک لە لایەنەکان بوونەتە بۆ کاری ئەوەی کە تەفرەقە و دووبەرەچی لە نبینی نەتەوەی کورد و خەڵکەکانی کووردا دابنێن بۆ پێشخستن و بە ڕنگدانەوەی حیزبایەتی دەستی خۆیان. ئەوە هیچکە لە هۆکارانەی کە ئێستا خەڵک زۆر بێتاقەتە لێی داواکەم لە دەسەڵاتی کوردی و لە حیزبانەی کە ئەچنە ئەو ململانیەوە دوورکەونەوە لەو ململانیەوە و تەفرەقەیە وا لێ نەکەن کە کوردان بێتاقەت ببن وەکو لە پێشوودا بێتاقەت بوون لەو دەسەڵات و لەو حکومەت. ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2014دا لە جیادی هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی شەڕی تیرۆری کرد. 13000 شەهیدیدا لە پێنا ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی هەرێمی لە سنووری ڕۆژاوای کوردستانە بە ئاشتی بژین و ئارامیان تێدا بەرقەرار بێت. بەڵام بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمڕۆ بێوەفا بوون بەرامبەر ڕۆژاوای کوردستان، بێدەنگن یان بەشدارن لە قڕکردنی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان. هیوادارم ئەگەر ئێستا مەڵای بۆ بڕوات هەموو هەڵەبجەیەکان بنە سەر شەقام هەروەک شارەکانی تر و ئەمڕۆ منیش هونەرم ئەم بەرخۆدانم بێ بەش نەکردووە لە هونەر کە لە هەموو پارچەکانی کوردستانە لە بەرخۆدانەکان هونەری تیا بێ بەش نەکراوە. ئەمەش خاڵێکی زۆر گرنگە بۆ بەرخۆدانەکان. لە خۆپیشاندانەکەدا چەندین دووشمی جیاواز بۆ ڕاگررتنی شەڕ لە ڕۆژاوا و کۆتاییەنان بۆ سنەما وترایەوە. بەشداربووان دەڵێن کورد دۆستی نییە و ئەوانەی خۆیان وەکو دۆست نیشان داوە هەمیشە لە نیوەی ڕێدا بە تەنیا گیانێشتووە و هەموو پاڵپشتیەکانی پێشتریشیان تەنیا بۆ بەرژەوەندی خۆیان بووە. وەڵا ڕۆژاوای کوردستانی ڕەوشی خۆ نەخرابە، ڕەوشی خۆ زۆر خراپە، ڕەوشی خۆ یعنی زۆر زەلمە ئەمنها دەست دژمن کۆ دەهەر ئەم چەتۆ بکن ئەم وڵاتی خۆ بەرنۆدن وڵاتێ مێ حەریۆ مێ ئەم وەقەر ساڵ و کۆل و کۆڵکێ مە تێدا عیش بوونە یعنی دژمن یعنی دۆست نابێ دژمن نابێ دۆست. بەیامی خۆمان ڕاستەی ڕۆژاوای نیشتیمانەکەین و پێیان ئەڵێین ئێوە بێکەس نین، ئێمەین کەسی ئێمە و ئێوە بێکەس نین، ڕۆژەڵات و باکوور کەسمانە. ئەم قۆناغە تاریک و نادیارەش تێپەڕێت و سەربەرزی بۆ ئێوە و شەڕڤانان و بەرخودانی ڕۆژاوا. میلەتی کوردەوە بزانێت کە خۆی دۆستی خۆیەتی میلەتەکەی دواژا فریایەکەوێت هیچ دەسەڵات و هێزێکی دەرەکی فریای ناکەوێت. بۆیە تا لە ناوخۆمانە یەکگرتوو بین. ئێستا میلەتی کوردە تاقیکردنەوەیەکی زۆر قورسایە ئەبێ یەکگرتووی و یەکپارچەیی بشانە بۆی دوژمنان نەتوان لەو زیاتر زەفەری پێبەر. بارودۆخ لە ڕۆژاوای کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات. کوردانی ڕۆژاوا لە بەردەم ئاوارەیی و مەترسی داگیرکاریدان. هەر بۆیە کوردانی هەر چوار پارچەی کوردستان بۆ کۆتاییەنان بە مەترسی و نیشاندانی هاوخەمی چەند ڕۆژێکە لە خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامن و هاوکاری و پاڵپشتی بۆ ڕۆژاوا کۆ دەکەنەوە. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.